ئەو یانەیە کەوا تاوەکو ئێستا لاخولی نایابی کوردستان تووشی شکست نهاتبوو. دوجار ئارەڕات دووچاری یەکەم شکست بوویەوە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لە بەردەم هەندەران و لە نێو خاچی خۆی بەرامبەر زاخۆ. سەرەتای نیوەی یەکەم یانەی خاوەن ماڵ باشتر دەرکەوت. سەنگەر دەرفەتێکی بۆ ڕێکەوت بەڵام لە گۆڵ دوورکەوتەوە و لێدانەکەشی دەرەوەی گۆڵی گرت. ڕێبین تۆپێکی ئاراستەی گۆڵی زاخۆ کرد بەڵام وەکو ئەوە وابوو مەشقی پێ بکات. محەممەد یاعقوبیان لێدانێکی جوانی لە گۆڵی زاخۆ گرت بەڵام هاوڕێکانی نەیانهێش تۆپەکەی چوارچێوەی گۆڵ بگرێت. ئەگەر غەفور عوسمان نەبووایە لەم دەرفەتە چیان نازی زاخۆی بە گۆڵێک پێشدەخست. جارێکی تر غەفور گۆڵەکەی لە هەژاندن پاراست. نیوەی یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. نیوەی دووەم دەستی پێکرد. لەم لێدانە جێگیرێدا شێرزاد تۆپێکی بەرز کردەوە. محەممەد تەها بە قاچەکانی بە جوانترین شێوە ڕەوانەی گۆڵی کرد بەڵام جوانتر لەو مستەفا ئەحمەد دەریهێنا. لە هێرشێکی تاکتیکی جوان ئارەڕات گەیشت بە گۆڵی زاخۆ بەڵام سەفین تۆپەکەی زۆر بە ئاسانی لەدەستدا. ڕێبینیش تۆپێکی بەسەر لێدا بەڵام بۆ گۆڵپارێز کۆنتڕۆلکردنی قوڕز نەبوو. سەرمەد چیە لە هێرشێکی هەڵگەڕاوی زاخۆ تۆپێکی بەسەر غەفور بەرز کردەوە بەڵام لە بێبەختی ئەو نەچووە گۆڵ. ڕووداوە گرنگەکە لە خولەکی 82 بوو کاتێک ئیسماعیل عومەر گۆڵی پێشکەوتنی زاخۆی تۆمار کرد. سێ خولەک بەر لە کۆتایی یاریەکە محەممەد تەها تۆپێکی بەسەر ئاراستەی گۆڵی زاخۆ کرد بەڵام بەسەر ستون چووە دەرەوە. دوای 6 خولەک کاتی زیاد کراو ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و زاخۆ سەرکەوتنی تۆمار کرد بە گۆڵێکی پاک. سپاسی بە خودی مەشی ئەم هەرچی خاڵب دەستخواە بینە و یانە ئارەڕاژ یانەک بەهێز بڕاستی یانەک مناظام بیم. ما أبيت في خالي ما ينادي ما راسي بداية بطولة ما جل نقطة جزدان يعني ملعبه مدى جمع ما بديلنا به إلا أم أبروكا سي خالب دس خالد بينن الحمد لله ماشي أم دس خالد بينن زاخو بما بي لجرز بويا برا حتى إسلام يعني كل ما أنا أصلا ترين ياري بويا ما أما هر مبارك بيني نوا بما بي سودینیە چونکی یەک دو یاریزانمی باشمان هەر دوو کاپتنی فەریقمان تووشی پێکان بووینە کارزان محەممەد و عەلی عەزیز کە ئەوانە بەڕاستی کارگەریی زۆری هەبوو ئەڕۆ لەسەر تیپی ئێمە. ئارەڕات هەرچەندە دۆڕە بەڵام لە جێگای خۆی مایەوە لە خانەی سێمی ڕیزبەندی بە 12 خاڵ و زاخۆش هەنگاوێکی باش هاتە پێشەوە بە 10 خاڵ هاتە پلەی پێنجەم. حوسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.